کارگاه دروستکردنا موالیدان لی هەولێرê هات vekirin. Di rojekê de 24 molidat dروست dikin. Kargaha KMK di Rûdawê de bibînin. Di destpêka sala 2020 li navçeya tîmariya pîşesazî de dest bi avakirina vê kargehê hat kirin. Ev kargehe li ser roberê 5000 metrên duca hat dروستkirin. Destpêka îsal 2024 yekem berhemê vê kargehê kete di nava bazaran de. Bînerên Mêdîn Kurdistanê hezkirên berhemên xwemalî senatkar û pîşesazên hêja ev dema baş bî. Ez dilêrtêrê me di bernameka nû ya Mêdîn Kurdistan li Kurdistanê tê beremanîn gelheweyên hêja me. Bu yekem care li ser astê hemû Kurdistan û Iraqê û li taybet li bajarê Hewlêrê bi destên gencên me yên Kurd û kompanyeka Lubnanî kargehek hatiye avakirin ji bo dروستکردنا muwellîda. Heşt parçeyên hosa ji stîlê galvanîze dibine muwellîdekî şêstkevî di nava evê kargehê de. Bi kararîna amîrên pêşkeftî û teknolojiya serdem heman demê de bi harîkariya çendîn kompanyayên navdewletî ev muwellîdên henê li vê derê li Hewlêrê tên dروستkirin û li hemû Kurdistan û Iraqê û welatan jî de têne belavkirin. Vê bernameyê de gelme bin em ê nîşanî hewa bidin qaçawa muwellîde li vê derê li Hewlêrê tên beremanîn. Kargeha KMK kargeheka Lubnanî ye. Ev jî şaxeweyê duhem e li Herêma Kurdistanê. Niha 24 muwellîdat di rojekê de berhem tîne û plan e bigehîne 100 muwellîdat di rojekê de. Ev dibe moderntirîn kargeha dروستکردنا muwellîdan li tevaya Rojhilata Navîn ku li Hewlêrê ye. في نهاية 2023 لا کۆتایی 2023 دەستمان بە دامەزراندنی کۆمپانیای KMK پاوەڕ کرد کە تایبەتە بە بەرهەمهێنانی وزەی کارەبا. تایبەتە بە لێکدان و بەستنەوەی پارچەکانی مۆلیدەی کارەبای بێدەنگ. سوپاس بۆ خوددا لە سەرەتای 2024 دەستمان بە بەرهەمهێنان کرد تاوەکو ئێستاش بەردەوامە ڕێژەی فرۆشمان بەرزە. کارەکەمان زۆر پەرە پێداوە. لەگەڵ زۆر هۆتێل و فەرمانگەی فەرمی نەخۆشخانە و چەند لایەنی سوودمەند مامەڵە و کار دەکەین. کاڵاکەمان کێبڕچی کاڵای ئەوروپایی دەکات. پەرەش بە کارگەکەمان دەدەین. ئامێری پێشکەوتوو بەکاردەهێنین و دەستی کارمان پاراستووە. کارامەیی کرێکارەکانمان پەرە پێداوە.
پلانمان داناوە لە سەرەتای ساڵی 2025 پەرە بەم کارگەیە بدەین و فراوانتری بکەین و بەرهەمهێنان زیاد بکەین و ساڵانە ژمارەی بەرهەمهێنانی مۆلیدەکانمان زیاد بکەین. سوپاس بۆ خوددا لە سەرەتای ساڵی 2024 تاوەکو ئەمڕۆ 1000 مۆلیدەمان بەرهەم هێنا و دەتوانین ساڵانە بیکەینە 2000 مۆلیدە. مولدن ji 13 heya 2500 kVA dürüst dikin. Kompaniyên Mîna Perkins ya Brêtanî, Stanford ya Emerîkî û Volvo Peta ya Swîdî û çendîn brandên din digel vê kargehê kar dikin. Rojane bi hizaran molîde li bajarên Herêma Kurdistanê kar dikin. Ji bilî pîzbûna jîngehê, pîzbûna dengî jî zêde dikin. Ev kargehe kariye di drûstkirina molîdên xwe de pezgirikên pîzbûna dengî kêm bikin. نحن شركة KMK ئێمە کۆمپانیای KMKین لە بنەڕەتدا کۆمپانیایەکی لوبنانین گرێبەستمان لەگەڵ کۆمپانیای KMK کردووە کە کۆمپانیایەکی عێراقیە. ئامانجمان لە هاتن بۆ عێراق بە دیاریکراوی هەرێمی کوردستان دروستکردنی مۆلیدەی بێدەنگە. لە لوبنانەوە هاتووین کێبڕکێ لەسەر نرخ و بێدەنگکردنی مۆلیدە دەکەین. هەموو لە دەرەوەی وڵات هاوردە کراون. بەڵام ئێمە هاتووینەتە عێراق و هەرێمی کوردستان ئەمە بەرهەم دەهێنین بە هەموو جیهان دەڵێن لە هەرێمی کوردستانین ئەو بەرهەمە لە هەرێمی کوردستان هەیە هەمان شێوەی بەرهەمی کۆمپانیا جیهانیە ئەوروپیەکانە پێش کۆمپانیا عەرەبیەکان کێبڕکێ لەگەڵ کۆمپانیا جیهانیەکان دەکەین نرخەکەی کەمترە لە لوبنان دوبەی لە هیندستان و هەروها لە وڵاتی دیکەش هەمان کوالیتی هەموو کارگەکانی مۆلیدە لە ئەوروپا نەک وڵاتانی عەرەبی هەیە. ئاگداری کەشوهەوە پلەی گەرمای هەرێمی کوردستانین. ئێمە بزوێنەر دروست ناکەین بەڵکو کەرەستەی بزوێنەرەکان بە یەکەوە دەبەستینەوە بۆ دروستکردنی مۆلیدەی بێدەنگ بە قەبارەی جیاواز لە 13 کەیڤیەوە تاوەکو 2500 کەیڤی. بە ڕێژەی 80 لە 100 مۆلیدەکە بێدەنگ دەکەین. ئەمە یەکەم کارگەیە لەم شێوەیە لە عێراق کێبڕکێی کۆمپانیا جیهانیەکان دەکات. توفر بالأسعار تنافس الشركة العالمية. Plana kargeh bêt mazinkirin û biryare zêdey 200 karmendan têda kar bikin. Zêdey pêncî amîrên robotîk û serdem di nava vê kargehê de hene. نحن كإدارة إنتاج بشركة KMK بە چەند قۆناغێک مۆلیدەی بێدەنگ دروست دەکرێت. قۆناغی یەکەم وێنە و جێبەجێکردنی دیزانی مۆلیدەکەیە. قۆناغی دووەم بڕینی بزوێنەرەکە بە لێزەر. قۆناغی سێیەم لە قاڵبدانە. باشترین جۆری لە قاڵبدانمان لە هەولێرە هەیە. چوارەم قۆناغی بەستنەوەی پارچەی مۆلیدە بێدەنگەکەیە لە بەشی ئاسن. دواتر دەچێتە بەشی بۆ یاخکردن. ئەوەی جیاوازمان دەکاتەوە گەورەترین فڕنی گەرمیمان هەیە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست. پاودەرپەینتەکە زۆر باش و دەنگدانەوەی نییە. دەگەڕینەوە قۆناغی یەکەم کە بە یەکەوە بەستانەوەیە. دواتر دەچێتە قۆناغی کۆتایی و تەواو بوون. ئێستا ڕۆژانە 25 مۆلیدە بەرهەم دەهێنین. دەتوانین لە ڕێگەی کارمەندەکانمانەوە 40 بۆ 45 مۆلیدە لە ڕۆژێکدا زیاد بکەین.
75 کارکرین کرد و لبنانی در ناوا وی کارگهه ده کار دکن. شارزین لبنانی دوی بواری دا گنجن کرد فیری وی پیشسازیه دکن. فكان عندنا شوية مشاكل اللي هي بالكوادر بالعمال هەندێک کێشەمان لە کارمەند و کرێکار هەبوو. من عمر 18 سنة ناچار بووین خوێندکارانی زانکۆ بهێنین کە تەمەنیان 18 ساڵ بوون. صاروا سنة معنا نزیکەی 50 خوێندکارمان هێنا. ساڵێک لەگەڵمان بوون و فێرمان کردن. پشتیوان بە خودا ئەمە سوودی دەبێ بۆ کرێکارانی هەرێمی کوردستان. إقليم كردستان. عنصر الموارد گرنگترین بابەت کە پشتی پێ دەبەسترێ سەرچاوی مرۆییە. کاری زۆرمان لەسەر کردووە تاوەکو بیگەینێنە ئاستی خوازراو. زۆربەی کارمەندەکانمان عێراقی و کوردن. ڕاهێنانمان پێ کردوون و ئاستمان بۆ ئاستەی ئێستا بەرز کردوونەتەوە. من نام ڕۆژ مۆسینە دانیشتی هەولێرم ماوەی 3 مانگە لێرە کار دەکەم بدایەت هاتمێت توانە زۆر زانیاری مەسەر مۆیلدە نەبوو ئێستا فێرە هەموو شتێکی مۆیلدە بوومە هەموو دەزانم ئێستاش وە ئەبۆردەی دەبەستم لەگەر ئەم مۆیلدە ڕەبتی دەکەم ئیشێ بۆردە ئەم مۆلدە غەڵەتێکی هەبی لەو بۆردە نیشان دەداتن پێکردن و گژاندنەوە هەر لە بۆردە نیشان دەداتن زانیاری مۆلدەوانی هەمووی لەسەر بۆردەیە ئەف کارگەهە دە ساڵێکێدا زیاتری 7000 مۆلیدێن جۆربجۆر دروست دکە. طبعا الكاتب من بعد ما يجي من قسم التطبيق ئێمە کۆمپانیای KMKین باسی بەشی بۆیاغکردنتان بۆ دەکەم. کاتێک مۆریدە بێدەنگەکەمان لە بەشی ئاسنگەری بۆ دێ بە مەبەستی بۆیاغکردن دوای ئەوەی بە جوانی پاک دەکرێتەوە و تەنەر دەکرێت دواتر لە هەر چوار لاوە دەیپرژێنی تاوەکو بە جوانی بۆیاغ بکرێت. لە پاشان نزیکەی 2 کاژێر لە نێوفڕنی دەمێنێتەوە لە پلەی گەرمای نزیکەی 200 بۆ 250 پلەی سیلیزی. دوای ساردبوونەوە دەبردرێتە دەرەوە بۆ ماوەی 2 کاژێر دەمێنێتەوە بۆ ئەوەی کارەکە تەواو و دروست و بێکێشە بێت. گەرنتی بۆیاخەکە بۆ ماوەی 10 ساڵە ئاسنەکەی تونند و تۆڵە و تێکناچێ و دەنگدانەوەی نابێت. هەر چوار لای بۆیاغ دەکرێت. لوبنانیەک و 3 کورد لە بۆیاغکردن کار دەکەن. پاش دروستبوونا vê kargehê li Hewlêrê bazarê Mwalîdan ketiye destê wan û karîne şêst ji sedî ji vî bazarî kontrol bikin. Bînerên Mêdîn Kurdistanê
اف 55 انکو شست کارمندن ما ین کردستان کارکرن ما تیدا دوی کارگاهی دا کار دکن پشتی 5 دمجمیران جه کارکرنه مولیده که اوها به داویت اینن وکو هندبینن به اوهایی که گلکی پروفیشنال تمام دمیده به کوالیتی که برس اف مولیده به دست گنجن ما لحولیت درست کرن اف کاتمه هنه اوه کو بربلاف ناف بازاری دا جرا بحث دکن دکاره 8 ساده جه دنگ اوه ماکینه هنه یا بریتانی کم بکه تمام دمیده ماکینه جی گرینتیاوه 2000 دمجمیر یان تمام دمیده 2 سالکی جان بریوی به اف گرینتی دیدن تمام دمیده جبو بویاغی جبو اف ما بحث کری کاتمه اوه مولیده اف کارگاهنه 10 سالان گرینتی دیده بینرین میدین کردستانه اف دروست کرنا وان جورا مولیدین هنه به بجداریا کمپانیان ناو دولتی ده اوی بواری دا ده ناو اوی کارگاهی دا سرکفتنه که جبو پیشسازی لکردستان تایبت ام زیده پیوستیامه به جورن اوان مولیده تمام دمیده بو خستخانه بو هتل بو هر جایی که پیوستیاوان بوان مولیده به الفيريتنا دروس كرن وبجير نوفي صنع في العراق انكو لكردستان والعراق هاتيا دروس كرن ادنافا بازار كردستان والعراق وولاطن جيران دا التين بلاف كرنو كران مول هوتل خستخانه و زانینگه پاور پلان و جهن حکومی مفایج مولیده و خدمت گزارین به کارگه ورگرتینه قسم الكهرباء في مصنع KMK ئێمە بەشی کارەباین لە کارگەی بەرهێمێنانی KMK بۆ مۆلیدەی کارەبا لە هەولێر ئەوەی پێویست بێ لە کەرەستەی بەرهێمێنانی کارەبا دروستی دەکەین لە وایر بۆ بەستنەوەی بە بزوێنەرەکە هەروەها وایەرەکانی گرێدرا و بە بەرهێمێنانی کارەبا و ئەو بۆردەی کە کۆنتڕۆلی هەموو کارەباکە دەکات بۆردەکە ئەسلیە شاشەی ئامێری بیپسیە بەریتانی ئەسلیە بزوێنەرەکەشی جۆری بێکەنزە بەریتانی ئەسلیە قەباخی بەرهەمێنانی کارەباکەش فەڕەنسیە لە بەشەکەمان 25 کارمەند کار دەکەن کە پسپۆری بوارەکەن 23 کارمەندی تەکنیکی کوردن لەگەڵ 2 کەسی لوبنانی مولیدین و کارگه لتوای هرما کردستان و عراق تنفروتن ولات من دبي سوريا سعوديا وعمان قطر مصر وباشور وباكوريا افريقيا مولدين KMK بكارتينن بالنسبة للمنتج مالتنا نزیکەی 9 مانگە بەرهەمەکەمان لە بازاڕەکانی نێوخۆیی بەردەستە. نزیکەی 75 لە سەتی بازاڕی بەغدا لای ئێمەیە بۆ بێدەنگکردنی مۆلیدە بە پلەی یەکەم پاودەر کۆتینگ بەکاردەهێنین نەک ڕەش. ئەمە جۆرە پاودەرێکە لە عێراق کەمە و نییە. ئێستا لە عێراق هەیە بەکاردێ بۆ مۆلیدەی 1500 KV کە 1 مێگاونی و کارەبا بەرهەم دەهێنێ. سەبارەت بە کوالیتیەکەی کێبڕکێ نەک وڵاتی ڕۆژەڵاتی ناوەڕاست بەڵکو بەرهەمی وڵاتانی ئەوروپیش دەکەین. نزیکەی 25 ساڵ ئەزمونمان هەیە. هاتووینەتە هەولێر چونکە متمانەمان بە حکومەتی هەولێر هەیە. یاسا لە هەولێر هەیە. پارێزراوی هەیە بەرهەمی هەولێر لە عێراق بەوە ناسراوە کە کوالیتیە و لێهاتوویەکەی بەرزە و چاودێری لەسرە.
هاتووینەتە هەولێر و هانی ئەو جۆرە پیشەسازیە دەدەین چونکە لە عێراق نییە. بریارە کارگەهەکە ئەوها لە بەغدا ژی بێڤەکردن و ڕۆژانە 100 مولدان دروست بکەن. زۆربوونا ڤانجورە مولدان کێشەیەن ئەلکتریکی لە هەرێما کوردستان و عێراقê چارەسەر ناکە. لێ بکارهێنانەوان di demên hede çareseriyeke demkiye. Ev jî Made in Kurdistanê.